بەنسبەت بزوتنەوەی گۆڕان و ئێمە پاشگەز نەبوونێتەوە لە هیچ بڕگەیەکی ئەو ڕێککەوتنی کە کراوە سەرەرای تێبینی و ڕخنەکانی ناو خۆمان پاشگەز نەبووینێتەوە پابندین. دووەم لەم ڕۆژانە یا هەفتەی ئایندە وەفدی ئێمە کە مخەوەلە گفتوگۆ لەگەڵ گۆڕان بکاوە بە بەردەوامی لەگەڵ گۆڕان ئەو وەفدە بە سەرۆکایەتی هەواڵ قادر حاکم قادر کراوە. ئێمە خۆمان داوای کۆبنوویەک لە گۆڕانەکەین ئەمانوێ بزانین چی ماوە ئێمە جێبەجێنەکەن لە ڕێککەوتنەکە چونکە لە ئەعلام ئەبیسین هەری بەڕێزێکی بزوتنەوەی گۆڕان لەو بارەیەوە تیر ئاوێ بەڕاستی ڕخنەکانیشیان ڕخنەی مەوزوعی نین یعنی ڕخنەیەکن قسەکەن بەبێ و بەڵگەیەک بدەن بەدەستەوە لەسەر چ جومگەیەک ئەمانە گلیان لی ئێمە هەیە ئێمە ئەمانەیە بچین بە کاشەفەیەکیان بکەین بە برایانی گۆڕان بڵێن فەرمونون ئێمە هاتوون خۆمان پێتانەڵێن لەسەر چی ئێوە گلیتان لە جێبەجێ نەکردنی بڕگەکانی ڕێککەوتنی نێوانمانەیە با جێبەجێ بکەین و ئێمە شەندێک تێبینی و ڕخنەمان هەیە لەسەر ڕاگەیاندنی ئەوان لەسەر ئەدای هەندێک لە مەسئولینیان لە بەیان نامەکانیان لە قۆڵکردنی کێشەکانی ناویەکێتی لە تەسریحەکانیان لە کاتێکدا ئێمە ئەبەدەن توخنی کێشەکانی ناو گۆڕان نەکەوتین و بە بڕیار ئێمە بڕیارمان وایە دوور و نزیک پەیوەندیمان بە هیچ کێشەیەکی ناو گۆڕان نەبێ پەیوەندیمان بە سیاست و لایەنە ئیجابەکانی گۆڕانەیە کە پەیوەندی بە ئێمە و بە کۆی کێشەکانی کوردستانەوە هەیە سەبارەت بە پەیوەندی ڕێککەوتنی ستراتیژی ژمارە دوومان نییە ئێمە گفتوگۆمان هەیە ئەم گفتوگۆیە بەرەوچۆمان ئەبا ئاراستەکەی بەرەوچۆ ئەڕوا ئەمە بە تەنگەوە هاتن و بە دەنگەوە هاتنی داخوازیەکانی ئێمە و ئەو خاڵانەی ئێمە لە گفتوگۆکانە باسیەکەین لەلایەن وەفدی پارتی و حکوومەتی کوردستانەوە تەحدیدیەکە ئێمە چ جۆرە ڕێککەوتنیەکەین ڕێککەوتنێک بۆ دەربازبوونە بۆ ئەم چەند مانگە ڕێککەوتنێک بۆ پاکێجە بۆ هەموو قۆناغەکە ڕێککەوتنێکە هەتا سربەخۆیی کوردستان ڕاگەینین ڕێککەوتنەکە یەکێتی نیشتمانی کوردستان ئەچێتە ژێرباری یاخود نەخێر ڕێک ناکەوین و تەنانەت ڕێککەوتنە ستراتیژیەکەی ڕقەمێکیشمانەکەویتە ژێرگومانەوە بمێنەیە نەمێنێ.